وپێیشی خۆشە خوای متعال جل جلاله لەم ڕۆژانە کردەوەی چاکە زیاتر بکەین. واتە ئەمە وامان لێ ئەکا لەم ڕۆژانەدا ئەوەی پێمان بکرێ چی لە سوبحان اللهیەک بێ وچی لە حرفێ لە قورئان بێ وچی 250 دینار سەدەقەیەکی بچووک بێ بیکەی وچی کەلیمەیەکی وشەیەکی طیبە بێ لە زبانەوە دەربچێ وچی ئەگەر بێت و دەستێ بێنە سەر هەتیوێکدا هەتا دوایی لەو کردەوە چاکانەی کە ئینسانی ئیماندار ئەنجامی بدا. کەواتە ئەم ڕۆژانە کراوە بۆ ڕۆژی چی بە عەمالی چاک و باش پێشی خۆت بخەی بزانە توانی لەم ڕۆژە چەنێ خێر بۆ خۆت کۆ دەکەیتەوە بۆ قیامەتی خۆت. ئەو کردەوە چاکانە چین مسلمانان ئیمانداران کە ئێمە زۆر بایەخی پێ بدەین لەم ڕۆژانەدا. یەکەمیانەوەیە نوێژ ئیمانداران هەوڵدە نوێژەکانت با بە جەماعەت بێ چونکە یەکێک لە کردەوە چاکەکان نوێژە. هەموو کات و ساتێ نوێژەر باشە نوێژەر چاکە بەڵام لەم ڕۆژانەدا هەوڵدە نوێژەکانت با بە جەماعەت بێ لە مزگەوتا بێ ئەگەر لە مزگەوت شا نەبوو لە ماڵا کردت بە جەماعەت بیکە لەگەڵ ماڵ و مناڵتا با خەیرەکەی زیاتر بێ وەک تاکەکە نییە. واتا بایەخ بدە بە نوێژەکانن چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ عەبدی وام هەیە ئەمە نەکردەوەی چاکە ئەکا بە تایبەتی سونەتەکان بە بۆنەی ئەو کردەوە چاکانە کە سونەتە و بەردەوام لەسەری ئەبێتە خۆشەویستی من خۆشم گەرەکە بەندانێک هەیە بە سونەتەکان بە کردەوە چاکەکان ئەبنە خۆشەویستی خوا جل جلاله و خوای گەورە لەوانەمان بکا. دووەمیان تەکبیر وتەحمید وتەهلیل وذکر واتا بەکۆی بڵێن ذکر و یادی خوای پەروەردگار کەواتە ذکری ئینسان ذکر بکە یادی خوای پەروەردگار بکە لە سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اکبر. ئەو ذکرانەی کە ئێستا حاجیانەیکەن خۆ سونەتە ئێمەش بڵێن هەرکێ بۆ خۆی بڵێ سونەتە سونەت ئەسڵەوەیە هەمومان بڵێن نەکە ڕۆژانی جەژن بێ و ئیتر دوایەوە لەو ڕۆژانە تایبەتە و 4 ڕۆژ جەژنە بەڵام لەم ڕۆژانەشدا ذکرێکەیە لەبەیک اللهم لەبەیک ئەو ذکرە ئەتوانی بڵێ یان ذکری سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اکبر. ئەمە گەورەترین ذکرە ئینسان بەردەوام زبانی پارا بکە یان زبانی تەڕ بکە بەم ذکرە جوانانە ئەنجامی بدا. ما من أيام أعظم عند الله ولا أحب إليه من عملي فيهن من هذه الأيام العشر. پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمێ گەورەترین کار و کردار لەم ڕۆژەدا و خۆشەویست بێ لای خوا ئەوەیە کار و کرداری جوان و شرینەکە بەندەکان بۆ خوای پەروەردگار لەم ڕۆژەدا. کەواتە هانمانەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ئەمانە سێمیان خەیر و سەدەقە ئیمانداران خەیر و سەدەقە ئینسان بیکا. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام ما نقص صدقة من مال یعنی هەر ماڵێ ببەخشێ کەم ناکە ئەی ئەگەر نەبەخشەی پێغەمبەری خوا کەم دەکا. با بەخشینەکەتش کەم بێ خۆ شەرت نییە زۆر بێ گرنگ ئەوەیە تۆ ببەخشی دەستت هەبێ لە بەخشیندا لە کردەوە چاکەکان. یەکێکی تر لەوانە حەجکردنە خوای گەورە بیکاتە نەسیبی هەموو لایەکمان ئەوەی نەیکردووە ئەوەیشی کە کردوێتی دووبارەی وە بکاتەوە یان خوای گەورە بیکات نەسیبی هەموومان بۆ عەمرەکردن ئەوەی نەیکردووە ئەوەیشی کردوێتی دووبارەی کاتەوە سێبارەیشی بکاتەوە. لەم ڕۆژانەدا زۆر گەورەی حەجکردن و زۆر گەورەشە عەمرەکردن لەم ڕۆژانە بەڵام بە تایبەتی ئەم ڕۆژانە ڕۆژی چییە حەجە بە تایبەتی چونکە بێبێت ئەمایی گوناح سڕینەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان ئەڵێ حەجێک بۆ حەجێک هەموو گوناحەکان نامێنێ وەکەوەی لە دایک بوویتە عەمرەیەکش بۆ عەمرەیەک گوناحی لە بیندا نامێنێ. خاڵێکی تر لەوانە ئەوەیە ئەسڵیام ڕۆژوگرتن ئیمانداران. معلومی جەنابتانە ڕۆژوگرتن ڕۆژی عەرەفە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ صوم يوم عرفة يكفر السنتين أفرمي الماضية والمستقبل. واتا روجوي عرفة كأكاد جمعكي تر أيكاتا إن شاء الله تعالى خواتمني همومان بداو دريش كاتا وابوي بقينا عرفة وججنش إن شاء الله. جمعكي تر أيكاتا عرفية ئەتوانی عرفە بگرە ئینشاء الله تعالى توانیت پێنجشەمە بگرە
ئەگەر نەتشتوانی ئەو کەسانی کە نەخۆشن ناتوانن دوو ڕۆژ بەیەکەوە بگرن ئاساییە جومعەش بەتەنیا بگرن ئاساییە چونکە ئەمە سەبەبە هۆکارە ئەو سوناتانە ناگرێتەوە جومعە بەتەنیا هۆکاری نەبێ سەبەبی نەبێ هەروە گەرێکتە ڕۆژێ بگری بە ڕۆژوو بی ئەتوانی جومعە بگری خەیری 2 ساڵت دەست ئەکەوێ ساڵێک پێش و ساڵێک پێش پاش هەردووگی خوای گەورە گوناحی هەردووگیت بۆ ئەسڕێتەوە خوای گەورە لەوانەمان بکات ئەی لەم ڕۆژانەدا لەم ڕۆژانە ئەتوانی ڕۆژوو بگری وەک حەدیث بڵێ حەدیثاتوە بەس مەشهورە حەدیثی عەرەفە حەدیثێکی ترمانشەیە کەمێ لە هەندێک عولەما و لە هەندێ بەڵام بۆیە عولەمایان فەرمویانە ئەم دە ڕۆژە ئەتوانی ڕۆژوو تیا بگری ڕۆژوویەکێ لە چییە لە کارە چاکەکانە بۆیە ئاساییە هەر کەسێ ئەتوانێ ڕۆژوو بگرێ لەم ڕۆژانە کارێکی مبارەکە و کارێکی گەورەیە کە ئەنجامی ئەدا وەخاڵێکی ترەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یوم النحر قوربانی گەورەترین کار و کردارە لەم دە ڕۆژەدا چونکە قوربانی کردن تۆ ئاسایی دوو پێغەمبەرەکەیتەوە عەلەیهی سەلام پێغەمبەر ئیبراهیم و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئاەتی قورئان جێبەجێەکەی و سونەتی پێغەمبەر ئاوەدانەکەیتەوە و دڵی فەقیر و هەژار خۆش دەکەی هەتا بڵێ خێرە قوربانی ئیتر نازانین لەکوێوە دەست پێ بکەین لەکوێوە تەواوی بکەین حەق وایە هەمومان کەم تەرخەم نەبین ئیمانداران ساڵێک تۆ ئەگەر ڕۆژی 250 دیناردانەی هەتا ئەگەیەتە ساڵەکەی تر ئەتوانی قوربانی بکەیت هەر ڕۆژی 250 دیناردانە بزان چەند ڕۆژەیە لە ساڵێکە هەتا ئەگەیتە ئەو سەرەوە ئەتوانی قوربانیە بکەیت هەوڵ دەین هەموو ساڵێک لای خۆمان غەممان بێ غەم یعنی غەمی ئەوەمان بێ هەموو ساڵێ من قوربانیەکەم لەسەرە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثی مبارەکدا هاتووە ئەڵێ هەموو ڕئیس عائیلەیەک ساڵانە بێ قوربانیە بکە ئیلا نەبێتی علەمایان ئەوانەی وا ئەڵێن نیەتی زۆری نەمان ناگرێتەوە ئەمە بینیت هەمومان هەمانە بەو شیکردنەوەی و حەدیثە بێ ئەڵێن ئەگەر کەسێ پێ ئەڵێن نیەتی نان خواردنی 24 سەعات شەو ڕۆژێکی نەبێ کێمانەیە شەو ڕۆژە نان خواردنی نەبێ هەمانە کەمە زۆر کەمە ئەنی کەواتە هەمومان هەمانە بەشی ئەوەمان هەیە ئەتوانین ئێمە قوربانیەکانمان بکەین چونکە قوربانی گەورەیە یەکەم گڵۆپەی خوێنی ئەو قوربانی ئەکەیەتە زەوی خوای گەورە قەڵەمی عەفو دێتە سەر هەموو تاوان و گوناحتە گەورەیە ئێمە بە دوای ئەمە ئەگەڕین لە دنیادا چەندێ تووکی هەیە و حەیوانە بە ئەندازەی تووکەکەی حەسەناتت بۆ دەنووسرێ ئەو حەیوانە لە قیامەتە خوای گەورە زنی ئەکاتەوە هێنێ لە ساحەی مەحشەرە شایەتی ئەدا قسە ئەکا ئەڵێ من قوربانی فڵانی کوڕی فڵانم ئەی تو ئەگەر هەموو ساڵێ قوربانی بکەی چەند قوربانیت لە تەکەوە ڕاوەستی هەموو شایەتیت بۆدا چەندێ خۆشە گیان لەبەران تێن شایەتی لەسەرەدەن ئەڵێن خوایە ئێمە هەمومان قوربانی ئەم پیاوەین لەبەر خاتر ئێمەی کردێتە قوربانی بۆ تۆ لەبەر ڕەزامەندی دوو خوایە گیان بیخە باشتەوە شەفاعەتت بۆ کرد یعنی گەورەترین کارە ئینسان بتوانێ هەوڵ بدا هەر چۆن بێ قوربانیەکانی لە دەست نەچێ ئینسان زۆر گرنگە ئەم خاڵە گەورە احتیمامی پێ بدەین أفرمي إن أعظم الأيام عند الله تبارك وتعالى يوم النحر يعني قورترين روج لا إخوة روجية كقرباني تياكري روجي ججنان هر چوار روجة ججنان كقريتو ولدوايا مش خير كان يتر وكيك يكي لاو إمام برزانة أفرمي ابن حجر الله رحمة إخوائي لبي أم در روجة أفرميت وكويا همو دايكي عبادة كان ووالي واتە هەموو عیبادەتەکان کۆکاتەوە لە خۆی ئەوەی خەیر بێ و چاکە بێت توانی لەم دە ڕۆژا بیکەی چونکە ڕۆژی خەیرە ڕۆژی چاکەیە ڕۆژی باشەیە ئیتر ئەوەی چاک و باشە مطابقی شەرعە ئەتوانیت لەگەڵیدا چی بکەی خێرەکان ئینشاء الله تعالی بکەی خوای گەورە بە چەند قات بۆ دەنووسێ ئیتر زۆرە لەو خێرانە ئەگەر ئەمانەتش نەتوانی ئەتوانی بایەق بدە قورئان خوێندن بایەق بدە ئەستەغفر الله زۆر بیکە بر الوالدين راضيبوني دايك وباوك صلة رحم واتواني لو كردوا چاكاني تر هموي دروا كواتا إيمان داران بريزان أم روجانا وروجانيا كخواي قورة دواما ليكا كردوي چاكي زياب كي تياه بس نكوا كردوي خراب وابنا مامدا تسير ولاتي يمكا چوكا دورين لدين إيمان داران بخوا قشتي دورين لدين آوايا بسر مانده هاتا ما شاكا لناو يمدا